کۆی گشتی ئەو کەسانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە ئەون بوون ژمارەیان 337 کەسە. ئەم 337 کەسە سەر بە 160 خێزانن و ئەتوانین بڵێن ڕێژەی منداڵانی ونبوو بەشێکی گەورەی ئەم نیزبەیە پێگەێنێ کە ئەویش 185 کەسە. 185 منداڵی ونبووە لە کۆی 337 کەسی ونبوودا کە ئەم نیزبەیە ژەکاتە زیاد لە نیوەواتە نزیکەی لە 155 بێسەر و شوێنانی سنووری پارێزگای هەڵەبجە تەمەنیان منداڵە و لە خوار 12 ساڵەوەن. ونبووەکانمان پۆلێن کردو بەسەر 6 پۆلێندا. ئەوانیش بریتین لە بە قۆناغبەندیمان کردوون. ئەوانیش شەڕی ئێران و عێراق، ونبوانی کیمیاباران، بێسەر و شوێنانی ئەنفال، کۆڕە و شەڕی ناوخۆ لەگەڵ بێسەر و شوێنانی تر کە بە هۆکاری تر بێسەر و شوێن بوون. پێچێ هەر لە ماڵ دەرچوو بن، هەندێکیان بۆن مونە لە ڕێگەی هەندەرانیان لە هەر ڕێگەیەکی تر بێسەر و شوێن کران و تر نەگەڕانێتەوە ماڵ. شانزی سێ لە باوەشمان بوو هەتا ساعت 4 ئێوارە. لە 4 ئێوارە مناڵەکە لە باوەشمان هەردوو چای خۆم کوێکییانکە ڕژە هەردوو چاوم کرد و چاوم نەیبینی. مناڵەکە ئەگریان نەمەتوانی بڕم مناڵەکە بێرم. باوکییان گەڕا شیر بێرێ بۆ مناڵەکە، باوکی مۆزەفی دارە بوو. باوکی گەڕا شیر بێرێ، باوکی لە مزگەوتەکە عەنەبا کەوت بوو. ئاگام لە خۆم نەبوو. وەڵڵاهی چاوەناڕن ئیشەڵڵا هوێمانە خوایە ئیشەڵڵا مناڵەکەم دۆزینە بێنە باوەشمان ئیشەڵڵا.